من گوڵە فرۆشێ گوڵی دەستی بەخۆیەتی جاوی ڕاش مەستم ماکە خۆش و فکرم بێعەرەفێنێ وای لە خانم گیان وای لە خانم گیان ڕۆمانی ئەم هێنێ بەنازی ئەم دوێنێ وای لە خانم گیان وای لە خانم گیان ڕۆمانی ئەم هێنێ بەنازی ئەم دوێنێ کاتێ لە شاران کەڕێیاکە کاتێ لە شاران کەڕێیاکە سەری چاوی دەوداوی سەرنجتا کێشێ سەرنجتا کێشێ سەرنجتا کێشێ دڵی بەدبەختم ئەڕەنجێنێ ژین و دین لەبیر ئاکەم کاتێ لێوی بۆمە بەزوێنێ ئای لە خانم گیان وای لە خانم گیان ڕۆمانی ئەم هێنێ بەنازی ئەم دوێنێ ئای لە خانم گیان وای لە خانم گیان ڕۆمانی ئەم شاران کەڕێیاکە کاتێ لە شاران کەڕێیاکە سەری چاوی ڕاست و چاپی شەیدا بەخۆیەکە شەیدا بەخۆیەکە